بەڵام من ئەزانم لە ساڵی 1993 من ئەم سیاسەتی ڕۆشنگەری و ڕخنەگردن لە ئیسلامگەرایم کردو دەبەر مامجلال دایمەن هاوکاری کردوم هەموو ئیمکانیەتەکە مامجلال دابینی کردو بۆ من بۆ ئاگاداریتان عەقڵی فراوانی مامجلال ئاوا بووە کە ئەوە خەڵک پێی وایە من لە خۆمەوە ئەم کارم کردو بەبێ پشتی وەختە لەکوێ بوو ئەم یاخی و میاخی و نازانم ئەم کاوەیە ئەمانە مولحیدن بە ئەسما و صفاتی خۆی کاوە و هەڵۆ ئەوانەی کە خەڵک تەکفیرەکەن ئەمانم پیانەوتێ مولحیدن هیچ شتێک نازانن پڕیان بە جمهوریۆ بۆ معلوماتێ ئەمانە کەرامەتیان نیە تۆ سێریان مەکە ڕیش درێژەکەن کورە وەڵڵا کاوە ماسۆنی کورە وەڵڵا ئەمانە ماسۆنی کە ناوێت لە کەسێک دەرکەوێ یەکسەر تەکفیرەکەن ئەمانە لە مەشروعی یەهودیا و ماسۆنیەتن ئەگەر ماسۆنیەت نەبن چۆن تەکفیری خەڵکەکەن برا عەزیزەکەی دەڵێن مەلا بەختیار گاتە بایەتی بەراز و پلاتفۆرمی دابڕان و محاربە ئیسلام و ئەو هەر بە مسلمانی نەزانی مادە ئەڵێ مسلمانم جا ئەمە بۆ ئەمە جوابت چییە کاک ماکوان فەرمووی یەکەم پێش هەموو شتێ بە تاکید هەر کەسێک بڵێ من مسلمانم من بە مسلمان دەزانم ئەوە لە لای من شتێکی منتەهیە و شتێکی بەدیهیە و شتێکی مسلماتە باشە دوای ئەو کابرا هاتووەڵێ من مسلمانم کەس بە کافرم نەزانێت ئێمە قسە لەسەر ئەو کاتێ یەکەم 2000 چەندێکە 2015 16 حەڤەیە کات قسەکان دروست کردووە قسەکە لەسەر ئەو ناکەم تۆ بۆ لەو کاتە قسەکە نای قسەی لەسەرکەی ئێستا قسەی لەسەرەکەی تۆ یەڵەم بۆچی ئەوەتا لەو کاتە ئەوی جوڵێک لەو کاتە من بە کافری نازانم حتا مەلا بەختیار يعني مەلا بەختیار خۆی وتی کەس پێم نەڵێ کافرە ئەوە من سونیشم و بڕوایشم بە ئیسلامێ و بڕوایشم بە هێفدەی باشیتر من چی بکەم ئێ بۆ بتێت بۆ لەبەر چای مامۆستا عەلی باپیرە وای نەوت بەڵێ بەڵێ ئاگادارم ئێ خدێ باشیتر بەڵام نەوەڵاتەوە درۆکی کافریە خۆ من لە دڵی ئەوانی دووشت لە قورئان حەڵال کراوە خەنزیر و خوێن مردوو حرام کراوە باشە دەی باقیەکەی بۆ حرامت کردووە ئەی خوا بۆ چکە لای ئێمە ئەمە ڕەجوانەمانێ ئێمە حشتر بۆ سەر ببڕین لای ئەوانی هیچ نەبوو حشتری سەر بڕین و حەڵالی کردووە دەی بە ویژدانتان خوێنی حشتر خۆش ئەین گۆشتی حشتر خۆشایی بەرەس حتا مەلا بەختیار يعني مەلا بەختیار خۆی وتی کەس پێم نەڵێ کافرە ئەوە من سونیشم و بڕوایشم بە ئیسلامێ و بڕوایشم بە هێفدەی باشیتر من چی بکەم